سید علی حوسێنی خامنەئی لە تەمەنی 87 ساڵیدا لە ماڵەکەی خۆی لە تاران بە بۆردمانی هاوبەشی ئەمریکا و ئیسرائیل تیرۆرکرا. ئەوەی جێگەی سەیرە سەفەر و سەردانەکانی ئەم پیاوە بووە بۆ دەرەوەی وڵاتەکەی. بەتایبەت دووشتی زۆر گرنگ و بێوەڵامتان پێ دەڵێن. سەرەتا با پێتان بڵێم علی خامنەئی لە ژیانیدا تەنها دوو جار سەردانی عێراق کردووە. جارێکیان لە تەمەنی 7 ساڵی و جارێکی تریشیان لە تەمەنی 18 ساڵیدا بووە. سەفەرە گرنگەکانی ئەم پیاوە دوای شۆڕشی ئیسلامی ئێران و بە پرسیارەتە گرنگەکانی بووە لە ناو شۆڕشەکەدا. لە ساڵی 1979 سەردانی سعودیای کردووە. بە دیاریکراوی ئەو ڕۆژەی لە تاران دەست بەسەر پاڵۆزخانەی ئەمریکادا دەگیرێت. خامنەئی لەگەڵ هاشمی ڕەفسنجانی لە گەشتی حەج بوون لە سعودیە و لەوێ شەواڵەکەیان پێدەگات. لە ساڵی 1970 سەردانی هیندستانی کردو. ئەو کاتەی سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری بووە لە ئێران. لە ساڵی 1984 دەچێتە لیبیا، ساڵی 1985 دەچێتە سووریا و ساڵی 1986 کە سەرۆکۆماری ئێران بووە دەچێتە پاکستان. ساڵی 1970 دەچێتە ئەمریکا و لە کۆنگرەی نەتەوەیەکگرتووەکان وتارێکی تند پێشکەش دەکات کە بە دڵی ڕۆژئاواییەکان نابێت. اینجا لە ساڵی 1989 سەردانی کۆریای باکوور و چین دەکات و پێشوازیەکی سەیر و سەمەرەی لە کۆریا لێ دەکرێت کە جێگەی تێڕامان بوو. لە ساڵی 1989 کە خومەینی بەهۆی نەخۆشی وەفات دەکات، خامنەئی دەبێتە دووەم ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران. لە پاشەوەش علی خامنەئی سەردانی هیچ وڵاتێکی تری نەکردووە و دەوترێت زۆر کەم تەنانەت چۆتە دەرەوەی تارانیش. ئەم دوو شتە گرنگە کە سەرەتا وتم تا ئێستا بێوەڵام ماونەتەوە ئەمەیە. یەکەم، بۆچی ئەم پیاوە دوای مردنی خومەینی ئیدی سەردانی هیچ وڵاتێکی تری نەکردووە و هەر لە تاران ماوەتەوە. دووەم، کاتێک لە سەردەمی سەرۆکۆمار و پێشووتریشدا کە سەردانی وڵاتانی پاکستان و هند و چین و کۆریای باکوور و سووریای کردووە، لە ڕووی پرۆتۆکۆڵ و دەرەوەی پرۆتۆکۆڵیشەوە پێشوازیەکی بێوێنە و گرنگی لێکراوە کە تەنانەت خەڵکی ئەو وڵاتانە بۆ پێشوازی لە خامنەئی ڕژاونەتە سەر شەقامەکان. پرسیارەکەی من ئەمەیە، ئایا کەسێک کە تازە تەمەنی بەرپرسیارەتی خۆی و تەنانەت شۆڕشەکەشیان نەگەیشتۆتە 10 ساڵ چۆن ئەم هەموو پێشوازیە گەرمەی لەلایەن چین و کۆریاوە لێ دەکرێت؟ ئایا ئەوان دەیانناسی کە ڕۆژگارێک دەبێتە بەهێزترین بەرهەڵسکاری گەورەترین ڕکابەریان لە جیهاندا یاخودنا؟